دۆخی کارەبا لە گەرمیاندا باش نییە. هاوڵاتیان دەڵێن کارەباکەمان بە گوێرەی سەختی هاوین و بەرزی بێڕادەی پلەکانی گەرما لەم گەرمیانەدا نییە. وەزعی گەرمیان زۆر خراپە. ئێمە داواکاریمان لە حکوومەتەیە کارەبای گەرمیان لەم فترە زیادکە، نەک کارەبای گەرمیان ببڕێ بدێتە شوێنێکی تر و گەرمیان و خەڵکی گەرمیان بەم شێوە بمێنەوە لەم گەرمایە کە پلەی گەرما زۆر کات دەچێتە 50. ئەڵێن لەم کات و ساتانە فرۆشراوە بە شارەکانی تری بە مووسڵ و بە کەرکووک و هەرچی کاتێ لە تەولیدەکان خەلەلی تێبکەوێ ئەچن لە حسەی هاوڵاتی کەمەکەنەوە، ناچن لە حسەی ئەوان ناتوان چکەوان پارە دەن و پیانە فرۆشنەوە و ئەبێ ڕچاوی گەرمیان بکرێ لە چاو شارەکانی تر. ئێستا بۆ نمونە کوێستان پێویستی بە ئەوەنە کارەبا نییە، بە پانکەیەک ئیدارە ئەکەن، بە موبەریدەیەک ئیدارەکەن، بەڵام لای ئێمە ینی باوەڕت بێ موبەریدە ئیشەکات کە ئینەما هەر هەوای نیە ئیسفادەی لێ ناکەیت. بە گوێرەی زانیاریەکانی کورتسات نیوز، وەزارەتی سامانە سروشتیەکان داوای کردووە 3 مێگاوات لە کارەبای وێستگەی حەسیرە بدرێتە کۆمپانیای گازپرۆم و کێڵگەنەوتیەکەی بۆ ئەوەی کارەباکەیان بەردەوام بێت. ئەمە جێی نیگەرانی خەڵکە. تاوان ئێمە تا ئێستا هیچ داوایەکی ڕسمی لەو بابەتەمان پێ نەگەیوە و خۆشتان نەزان بابەتی کارەبا لە گەرمیان بابەتێکی مرکزیە. ئێمە کۆنتترۆلی مرکزیمان گەرمیانە و گەرمیانیش لە حسەی 250 مێگا 150 مێگای هەیە. ئەمە ئەوە لە نۆک و ئەرقام و ئەم کارەبای لەکوێوە دێت، لە هەولێرەوە دێت. ئیعاز و کۆنتترۆلی مرکزی لە هەولێرە و حسەی کفری لەو مێگایشکە هەیە جیاوازی هەیە لە بینی سەعاتەکانی زستان و لەگەڵ هاوین. ئەم چەند ڕۆژە بێگومان کە پلەکانی گەرما بەرەو بەرزبوونەوە ئەڕوا لە تەواوی ناوچەکانی کوردستان و ئەمڕۆژ و تەبێژی وەزارەتی کارەبا ڕوونکردنەوەی داوە بابەتی کارەبا لە کاتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و پێویستی زیاتری هەوڵاتیان بێگومان گرفتیش دروستە بێ. پەیوەندی کارەبا و گەرما پەیوەندیەکی پێچەوانەیە. هەتا گەرما پلەکەی بەرز بێتەوە پێدانی کارەبای نیشتمانی کەمتر دەبێت. خەڵک سەری لەم هاوکێشەیە سوڕماوە. سامان کەریم کورتسات نیوز، کفری.